هەبوونی کێشە ناوخۆییەکان و هەڕەشە دەرەچیەکان وای کردووە هەرێمی کوردستان لە ئێستادا بە قۆناغێکی هەستیار گوزەر بکات. چاودێرانیش داوا دەکەن لە پێناو بەهێزبوونەوەی کوردستان پێویستە لایەنەکان بەرژەوەندی شەخسی و حیزبیەکانیان وەلا بنێن کار بۆ بەرژەوەندی گشتی بکەن. ئێمە چۆن دەتوانین بەشدار بین و گۆڕانکاری بکەین بەو هێزە کۆمەڵایەتی بەو توانایی کە هەمانە. من پێم وایە ئێمە بە تاک بە گروپ ناتوانین ئەو گۆڕانکاریە بکەین. پێویستیمان باوەیە پێکەوە بتوانین، بەڵام چۆن پۆلبەندی هێزە جیاجیاکان دەکەین، چۆن جیاوازیەکان دەبینین، چۆن ڕێک دەکەوین لەسەر پرانسیپەکانی کە پەیوەندی بە مەفهومی گشتیوە هەیە. ئێمە دەتوانین خزمەتی قەزیی میلەتەکەمان بکەین لە هەموو پارچەکانی باشتر ئەگەر خۆمان ڕێکخراوتر بین، ئەگەر خۆمان خاوەنی دەسەڵاتێکی بین، دەسەڵاتی نیشتیمانی بێ، دەسەڵاتێک بی حکومەتێک بی، حکومەتی هاوڵاتی بی. مەسعود عەبدولخالق چاودێری سیاسیش پێی وایە بەشێک لەو حیزبانەی کوردستان بەهۆی کۆنی بەرنامە و پرۆگرامەکانیان لە جیاتی خزمەتی خەڵک بکەن، خەڵک خزمەتیان دەکەن. دەشڵێت بۆ ئەوەی کوردستان بەرەو پێش بچێت پێویستە عەقڵیەتی بەڕێوەبردنی حکومەت و حیزب لە کوردستان بگۆڕێت. کە حیزبەکان زۆربەی حیزبی سەدەی بیستن نیزامی ستالینین، ئەو جۆرە حیزبە کە بودجەکی زۆری بێ و هێزەکی زۆری بێ و ئاسایشی خۆی هەبی و زیندانی هەبی ئەوجە ببینێ ئەرچی زۆر قورسە. پێم وانییە بتانی خزمەت بکە، دەبی خزمەتی بکەیت. حکومەتی هەرێم ئەرچی ئەوەیە کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیدایە، یعنی دەبی ئەویش جێبەجێ کاتە ئەرچی زۆر قورسە، دەبی زۆر وردبی، دەبی خەڵکی زۆر یعنی شایستە لە شوێنە شایستەکان بی. ئەو 27 ساڵی بەوازحی پێمان دەرێ ئەو حکومەتە زۆر بێکەفاعەت بوو، ئەوجا خەتای خۆیتی، خەتای شەخسەکانی، خەتای سیستەمەکەی نازین. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دەبێت لە ماوەی 4 ساڵی ئایندا حیزبە سیاسیەکانی کوردستان ریفۆرم لە کارەکانیان بکەن و هاوکار بن بۆ دروستکردنی حکومەتێکی بەهێز کە پێوەری ئەساسی هاوڵاتی بوون بێت. ئێمە پێویستمان بەوەیە لە قۆناغی 4 ساڵی داهاتوو شکلێکی نوێ، فۆرمێکی نوێ بۆ ڕێخستنەوەی پەیوەندی نێوان حیزب و مؤسساتی قانونی و مؤسساتی دەستوری لە هەرێمی کوردستان دروست بکەینەوە. تێڕوانینێکی مشتەرەک هەیە، ئەگەرچی بە مەفهومی جیاوازیش دەری ببڕین، بەڵام تێڕوانینێکی مشتەرەکە کە پێویستمان بە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان ئەحزابی سیاسی و مؤسساتی حکومڕانی و بەتایبەتی ئەنجومەنی وەزیرانیان با بڵێن سوڵتەی تەنفیزی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ڕێخستنەوەیە دەبێت سەرەتا بەرجەستە ببێت لە ئیتارێکی قانونی نوێ. بەهۆی نەبوونی دەستور و بنچینەکانی نیشتیمان و سەروەرنەبوونی یاسا ڕۆژ دوای ڕۆژ قەیرانەکان لە کوردستان زیاتر دەبن و حیزبە باڵادەستەکان زیاتر هەیمەنەی خۆیان بەسەر دامەزراوەکانی دەوڵەت دەسەپێنن. بۆیە تا ئەو کاتێک کوردستان نەبێتە خاوەنی دەستور، ناتوانرێت تەواوی بنەماکانی دیموکراسی جێبەجێ بکرێت و چاکسازی بکرێت لە بەڕێوەبردنی حکومەت و زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.